إن الحمد لله نحمده ونستعينه ونستغفره ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا. من يهده الله فهو المهتد ومن يضلل فلا هادي له. أشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له، وأشهد أن محمدًا عبده ورسوله. يا أيها الناس اتقوا ربكم الذي خلقكم من نفس واحدة وخلق منها زوجها وبث منهما رجالا كثيرا ونساء، واتقوا الله الذي تساءلون به والأرحام إن الله كان عليكم رقيبا. لپاش سپاس و ستایشێکی بێهامتا بۆ کردگاری مەزنوو، داواکردنی درود و ڕەحمەت و سەرگیانی پاکی پێشەوای مرۆڤایەتی محەممەد صلی الله تعالى عليه وسلم. تێگەیشتن لە ئینسان و فقهی ئینسان یەکێکە لەو بابەتە هەستیارانەی کە پێویستە ئینسانی موسڵمان بە دیدێکی ئیمانی و ئیسلامیەوە سیر کات و لە مرۆڤایەتی خۆی تێبگە. زۆرن ئەو تەبعانەی کە ڕەب العالەمین لە قورئانە باسی کردوون بۆ ئینسانەکان کە کۆمەڵی خەسڵەتن لە ئینسانەکانە، ئەبینین هەموو مناڵێک لەدایک ئەبێ هەموو ئینسانیەت پێکەوە کۆمەڵی خاڵی مشتەرەکیان هەیە، هەموو مناڵێک لەدایک ئەبێ ڕەب العالەمین خۆی بۆ خۆی کۆمەڵی جوانی و جەماڵی ئەداتێ، کۆمەڵی ئەخلاقی بەرز لەم کەسا دروست ئەبێ. لە قورئانی پیرۆزە کاتێکە باسی ئینسان ئەکات ئەفەرمێ وەخوڵق الئینسان ضەعیفە. ئەمە تەبعێکی گشتی ئینسانەکان، هەموو ئینسانەکان ضەعیفیەکیان هەیە، ضەعیفی لە بنیە و جەستە و قووەت و هێز و هیممەت و سەبر و تەحەمل و علم و هەموو ئەمە لاوازیەکانی ئینسانن. خوای گەورە ئینسانی لەناو ئاژەڵەکان و حەشەراتە ئەگەر وردکەینەوە لە هەمووانیان لاوازتر دروست کردووە، لەگەڵ ئەوە کە خوای گەورە بە ئەحسەن تەقویم و جوانترین شێواز دروستی کردووە زۆریش لاوازە. بۆیە ئەگەر هێزی کێچێک بێنیت کە نیو مەتر ئەتوانێت خۆی بەرزکاتەوە بە بازێک، هەمان ئەو ماسوولکانەی کە بەو درەوە ئەگەر بدرێ بە ئینسانێک بە یەک باز لەوە چێ بگاتە سەر هەورەکان و پشتی هەورەکان و کۆشکە هەوربڕەکان ببڕێ، یا بتوانێت کێوێکی زۆر بەرز بە یەک شەقا و هەنگاو ببڕێ. مرۆڤ بە بەراورد لەگەڵ لە ڕووی مادەیەوە لەگەڵ هەموو ئاژەڵەکە بێنە بەراوردی کە زۆر لاوازی و ضەعیفی و بچووکی لە ئینسانە ئەبین. عەجوولی ئینسان، خولق الئینسان من عەجەل، پەلە پەلیەتی. حتى لە هەندێک ڕیوایەت هاتووە فەرمێ ئادەم عەلەیهی السەلام کاتێک کە خەلق کرا کە ڕۆحی کرا بەبەرە، هێشتا ڕۆحەکە تاو نەبوو و کەوتە جوڵە و خەریب و هەڵئەسایەوە. بۆیە مناڵێکی بچووک کە لەدایکە بێ هەرزوو هەوڵی ئەوەیەتی ئەویش وەکو گەورەکان هەستێتەوە. هەندێک لە مناڵەکان لە 6 مانگ و هەندێک لە 2 ساڵ و هەندێک زیاتر و کە تا پێ ئەگرن هیوای ئەم مناڵە ڕۆیشتنە لەسەر پێ، عەجەلەیەتی بۆی بڕوە. ئەڵێن هەموو مناڵێک کاتێک کە هەڵئەسێ و ئەکەوێ هۆکارەکەیەوە زۆر پەلەیەتی، ئەوێ زۆر زوو هەڵسێتەوە وەکو گەورەکان، بۆیە زوو زوو ئەکەوێت و ناتوانێت هەڵسێتەوە. هەر لە قورئانە فەرمێ إنه كان ظلوما جهولا. جەهل، زوڵم بەشێکە لە ئینسان، طبعێکە لە طبعەکانی ئینسان، تەجاوز ئەکا لە حدودەکانی خۆی، زیادە ڕەوی ئەکا لەو سنوورانەی کە ڕەب العالەمین وەی دیاری کردووە. خۆشباوەڕی و خەڵەتاندن. ئادەم عەلەیهی السەلام، چونکە فقهی ئینسان وتمان لە ئادەمە وەرئەگیرێ، یەکەمین شتێک کە پێی خەڵەتە وەقاسەمەهوما ئینی لەکوما لەمینە الناسیحین. شەیطان هات سوێنی بۆ خواردن، سوێنی بۆ ئادەم و حەوا خوارد وەقاسەمەهوما کە من کەسێکی زۆر ناسیح و ڕازگۆم و بڕوایان پێکرد. لە دوایە هەردووکیان کەوتن نەدامەت و پەشیمانی. بۆیە عولەما فەرموون هەتا ئینسانێکێک لەو شتانەی کەوا تەئسیری لێ ئەکا سوێن خواردنە،
بۆی ئەبینی ئینسانەکان زۆر سوێن نەخۆن حتا لە کڕین و فرۆشتنیان لە قەزاوەتیان لە ماڵەوە لە دەوروبەرە سوێن زۆر ئەخوا هۆکارەکەی چی ئەوێ بەرامبەرەکانی قەناعەت پێ بکە تەسەوورکەن زمان چۆن ئینسانەکان ئەخەڵەتێنێ بەشێک لە ئێمە بەشێکی خەڵەتاوە تەسەوورەکەی جاری وایە کەسێکی زۆر درۆزن ئەشزانین درۆزنە فێڵمان لێ کامان خەڵەتێنە جاری دووەم جاری سێهەم وەی خۆشەویست صلی الله عليه وآله وسلم فەرمووی لا يلدغ المؤمن من جحر واحد مرتين دوو جار کەسی ئیماندار لە کونێکەوە ناگەزرێ دەی ئێمە لەم زەمانە 50 جار و 100 جاریش ئەگەزرێ ئیعلام کاتێکە کافر دایناوە ڕاگەاندنەکان ئەزانێ مرۆڤ بە قسە ئەخەڵەتێ ئەزانێ مرۆڤ بە درۆ ئەخەڵەتێ ئەنواع سوورەی درۆ و ئەنواع قسەی درۆ چونکە ئەوە ئینسانەکان ئەخەڵەتێن و لاڕێیان ئەبە ئەوە وەها ئەکا لە ئینسانەکان کە کام شتە زۆر خراپە دەسی بۆ بەوە ئەزانێ ئەوە جوانی و جەماڵە بۆیە ئەم بەشێکە لە تەبعی ئێمە بێ ئەمەمان جوان دیڕاسە کرد بێ لە خۆمانە هەمیشەکە لەگەڵ بەرامبەرەکەتە یا شتێک گێتە پێشەوە وریا چاو بکەرەوە بەرامبەری بزانە ئایا ئەم بەشە ئەو بەشەیە کە ئەتخەڵەتێنێ تۆ باوکت ئادەم عەلەیهی السەلام خەڵەتە تۆ نەخەڵەتی ئەی عەبد ئەی ئومەتی پێغەمبەر صلی الله عليه وآله وسلم ئینسان هەمیشە کە هەڵەی کرد فأصبح من النادمين ئادەم عەلەیهی السەلام هەڵەی کرد و پەشیمان ئێمەش هەموو بەدوایە هەڵاکەین و پەشیمان ڕاستەخۆ ئەم بەشێکە لە جیبلێتی ئێمە لە ئەخلاقیاتی ئێمە لە ڕەوشتی ئێمە هەندێک لە ڕەوشتەکان خوا خۆی پێ عەتا کردوین لە جەماڵ و جوانی ئەوەی تریش کە هەمانە لە بێکەڵچیمان ئەبێ ئیشی لەسەرکەین هەتاوەکو وردە دروست ئەبینەوە دیقەت بدەن وەفدێک دێنە خزمەت پێغەمبەر صلی الله عليه وآله وسلم لە بەحرینەوە بنەماڵەی عەبدی قەیسیان خزمەتی عەبدوڵای ئەشەجیان لەگەڵایە پێغەمبەری خوا صلی الله عليه وآله وسلم فەرمێ گەورەتان کێیە کەسێکی کورتە باڵای بچووک بوو هاتە پێشەوتی ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم من ڕووی تێکرد و فەرمووی ئین فیکە خەصلەتەین تۆ دوو صیفەتێتیایە ئەم دوو صیفەتە يحبهم الله خوا جل جلاله هەر دوو صیفەتەکەی زۆر خۆشەوێ فەرمووی ما هما چین ئەو دوو صیفەتە ئەی پێغەمبەر صلی الله عليه وآله وسلم فەرمووی الحلم والأنات حلم واتە لەو کاتەی کە ئەیانەوێت تووڕەتکەن تۆ تووڕە نابی لەسەر خۆ ئەناتیش هیچ هەنگاوێک نانێ بەبێ بیرکردنەوە بیری لێ ئەکەیتەوە ئەم دوو صیفەتە لای خوا زۆر گەورە و شیرین فرمي أي پیغمبری خوا صلی الله عليه وسلم أنا أتخلق بها أم جبلني الله عليهما خم أم أخلاقانا ورقرت ولا خم أدرس بك يا خوا بي عطا كردوم فرمي بل جبلك الله عليهما خوا جل جلاله أم دو صفتي خسوة الناوتو لسر أم دروسي كردوتو خلقي كردوي فرمي سباسي خواكم لسر أم دو صفتي كرب العالمين بي عطا كردوم وعلماء فرمون أو كسيك أبت قائد وجورة خوا جل جلاله هر خوي بو خوي كمال صفاتي زور تايبتي تيادروس كردو أم كس صفات خرابة كان بجهد وجهاد بهولدان محاولة أكاك قران كاري تياب كالخ أي إما أجر صفتي لصفات باشا كان ما نبو أتوان صفات باشا كالخو ما ندروس كي أي أجر خاصتي لخاصة الناس داركاني أم دينا لإما وجودي نبو كخومان تفتيش كرد طبعا يكي لك يشكاني إما عيبي خومان نابيني هميشه جواني خومان أبينين أو إشمان بيا باشا أو عيبكاني خومان نابينين هندي عيبي خومان هي بجواني أبينين شو إنسان خوي خرج كسيكيش خرج ويز شاوي لعيبكاني كير أبيتو نابين پیغمبر صلى الله عليه وآله وسلم فرمى من يتصبر يصبره الله كسيك أجر هول بدأ يتصبر محاولك صبر قري صبر إخوي جورش صبري في عطائك أو أم كارواني قد لطبيعة جوانية وردولة طبيعة كاني جوان أبن بال أصل شاء أم خصلتين نبو به خوا جل جلاله في عطائك همو يكيق لأيما بري خصلتي بالنعمة داوتي بركيت ليشي بأمر أبي في بيامي الدين شار سريك وريكخا آتى رزك أفرمي والذين جاهدوا فينا لنهدينهم سبلنا أوانيك محاولة كانوا جهاد كانوا هول أدن لبناوي خوا الربازة كان يعني بيشان أدا علماء فرمون هر أخلاقك كالتويا أزاني الضعيفة أزاني لاوازة هول بدأ جهدك محاولك خوا يقول بيت عطائك كسك هات خزمة خوشوي اسمان صلى الله عليه وسلم زور توربو ني فرمي ترى ما صفتك التي تازع إلى جنابه فرمي لا تغضب
ئامۆژگاریم کەوتی تووڕەمە بە ئامۆژگاریم کە تووڕەمە بە ئامۆژگاریم کە تووڕەمە بە ئێرشادی کرد بۆەوەی خۆی بگرێ کەوابوو ئەکرێ گۆڕانکاری گەورە لەناو ئێمەدا ڕوو بدا لە ئەخلاق و لە ڕەوشتمانە. رحمەتی خوا لە ئیبن القەیم بێ ئەفەرمێ من أراد أن يتخلق فليتصنع أو كسيك أيوه أخلاق لخويا دروسك با أهلي أو أخلاق أجنبي شون كسي فيلم درأك با أوهول با أهلي أو أخلاق بكما كما با تصنعك بزور خوي بكات أهلي أو أخلاق بن منكسك حليم نية زور تندو زوها الأسيو بزور خوي بكات حليم كأنما فيلم درك همو جاري ورد أما أخلاقتها دروس أبي أفرمي ويحمل نفسه على ذلك فيأتي به الله باوا زورك لخوي بزور لسر أو صفة خوي راقري حتى أخوة داري لي أكا تواي لي أكا لأهلي أو صفته لو أخلاق به علماء بيشينا هاتون زور جوان دراسي خوان ناسي وأم فقهي إنسانك عرزم كردن لچن تاركا زور قرنق أبو إنسان هاتون باش خوان ناسي و دراسي خوان كردو أخلاق ناشين جوانا كان دياري كردو هاتون جنگيان كردو لو أخلاقي جوان ترك الناشين لخوانا نهيلا بويا ابن وهب أفرمي بريارم دا هركاتي غيبتي مسلمانكم روجه بالرجوب وهم أخلاق في سمتيانا من أفرمي جاري يكم جاري دوم جاري سيهم على زور أسايب بلاي نفس مو غيبتي خلق ما كردو بالرجو شب رجو كما كرده هدية وكسيك غيبت بكردو على زالم نفس بما علاج نابي الله أم جارب بريارم دا كلما اغتبت إنسانا أتصدق بدرهم على زور ببارو بحالهم بريارم دا هركاتي غيبتي كسيكم كر درهم بكم بخير على جاري دوان سيان كاسبيكي زور ما كر تا درهم يكم دسك وبمعلوم من عالم أشم كر بخير لبناي أو كسيك غيبتم كردوا أفرمي أما وايلي كردم كمن بقريتوا رام قري أم أخلاق بموستيني وهاي ليه كردم كإتن نويرم غيبتكم وأزم لغيبتي هنا رحمتي خوالة ابن حزم بك وتقسم لخزمتنا أفرميه بس خالي خراب لخوما دياري كرت بس أخلاقي شر ابن حزم باپیری باوکی خوی سرۆک وەزیرانی ئەندەلوس بوو 800 ساڵ ئەندەلوس حکمی ئیسلامی تیا کراوە ئەوروپای ئەمڕۆ حکمی ئیسلامی تیا کراوە ئیسپانیای ئەمڕۆ حکمی ئیسلامی تیا کراوە ئەم پیاوە سەرۆک وەزیرانێتی ئەفەرمێ خۆم تەفتیش کرێ کە لە زانا زۆر گەورەکان کە لە مەزهەبێکی سەربەخۆی هەیە مەزهەبی زاهریەکان ئەفەرمێ 20 خەسڵەتی ناشرین لە خۆما بینی ئەمانەم دیاری کرد چۆن چارەسەری کرد ئەڵێ زۆر شتم تاقی کردەوە زۆر ڕێگەم تاقی کردەوە ڕێگایەکیان هەبوو لە هەمویان باشتر دیارە بەنسبەت ابن حەزمەوە ڕەحمەتی خوای لێ ئەڵێ هەر یەکێک لەو ئەخلاقانە ئەهاتم هەموو ڕۆژێ وتەی پێغەمبەران عەلەیهیم السەڵات وەسەلام پیاو چاکان و گەورانی ئەم ئومەتەم ئەخوێندەوە لەسەر ئەو ئەخلاقە ناشرینانە هەموو ڕۆژێ حتا خوای گەورە هیدایەتی دان ئەفەرمێ بۆیە هەوڵ بدە لەگەڵ ئەو پیاوانە بژی لەگەڵ ئەوانە بژی ژیان بکە کە ئەم ئەخلاقە ناشنایی تۆیان تیانە تۆ ژووردە وردە ئەخلاقی ئەوان ئەگری و خوای گەورە دەری و خێری لێ ئەکات داوامە لە زاتی پاکی پەروەردگار ڕەحمەت و بەزەی خۆی بەسەرمانە ببارێنێ هەرچی شەڕ لە نەخمانە دەری بێنێ خۆ داوات لێ ئەکەین جوانمان کە بە نووری ئیمان جوانمان کە بە ئەخلاقی ئیسلام یا رب العالمین یا ربی خوای گیان رحمت و کەڕەمی خۆت بەسەر ئەم ئیماندارانە ببارێنە ئیلاهی ئەمانە ئەهلی سوجدەن بۆ تۆ ئەمانە ئەهلی ڕکوعن بۆ تۆ ئەمانە دەستی زەلیلی دوعا بەرز ناکەن و تەنها لە حوزوری تۆیان نەبێ ئیلاهی هاتوونەتە ماڵەکەی تۆ بۆی قبوڵیان کەی دەی تو گەورەی خۆت خوایە قبوڵ بە هەمویان بدە یا رب العالمین چۆن ئێمە ذیکرت ئەکەین لەم دنیا ئاوە لە مەلەی ئەعلا یا ربی خوایە ذیکرمان کە و باسمان کە خوایە تۆ خۆت شاهیدی ئەمڕۆ بێدەسەڵات و حچمان لەدەست نایە و مسلمانانی لە جیهانە لە زەحمەتێکی زۆر گەوران ئومەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم لە هەموو جیهانە لە زەحمەتیاین ئەوە تا خوێنمان لێ ئەتکێ عارەقەمان لێتی ئەتکێ سزنەکان پڕ بوون دەی ئیلاهی بەس تۆمان هەی بەهانامانە وەرە ئیلاهی سەری یەهود و نەسارا شۆڕکە یا رب العالمین مسلمانانی غەزە سەرکەوتووکە یا ئەکرەم الئەکرەمین ئیلاهی مسلمانانی هەموو جیهان سەربەرزکە سیادە و قیادەی جیهان بخەرەوە دەسی ئێمە یا ئەکرەم الئەکرەمین خوایە ئەم مسلمانانە ڕویان کردوتە ئەم بارەگایە و هاوار بۆ لای تۆ ئەهێنن دوعاکانن گیرا بکە ودعوا الله وأنتم موقنون بالإجابة الحمد لله رب العالمين والصلاة والسلام على خير خلق الله محمد وعلى آله وأصحابه الكرام
وتابعيهم بإحسان إلى يوم الدين. أوصيكم عباد الله ونفسي قبلكم بتقوى الله وكثرة مخافته، فإن التقوى شعار المؤمنين ودثار المتقين، ووصية الله تبارك وتعالى في وفيكم وفي الخلق أجمعين. وشويسكام يوجد صفاتك إنساني بريتيا أشات طبيعتك إنسان هنج، طبيعته قابل فارايا برش رب العالمين بنعمته وش بنج عطا كردين بري وش بجهد وجهاد ومجاهدة بنما مو عطاش كرو بنما. إما إيمان دار أشم دائما محاولة نبيمه بأني تامي أخلاق برزكاوي ما ندروس كرمه قوري بيمه قدرته وما ندروس كرمه تاتاومي هرشي أخلاقي بيسا وما نبرما كردبو أخلاقي جوان ما نيابو بجهد ومجاهدة وبالرياضة وتربية إنسان تاو فاي قورة درو خير جوانا كرو ورد أخلاق بيسا كاج لابر وأخلاق جواني طبيعة خرابة كاج لابر وطبيعة جواني يقشانا بنيورة شني أنا كحياة قورة بيايا وانيو كلماتك شاوانيو والجهد والجهاد كري شيء ترهن فرق مهمة حياة إنسان بي قرن كاريجة طبيعتيش ديارة جلاي شني صالحة ورفاقة كردو صالحة ورفاقة كردو كساك صفة خرابة توشاني نشنا ورد صفة جوانا كما يدلتو شني صفة خراب جكسي وبكسي وفاريو صفة خاصة جكسي وبكسي وفاريو إنك بين إنسان كان حتى بين أجلكاي شنا باسن تما شكر دي أكثر ما اشتبه غنبري صلى الله عليه وآله وسلم فرماو السكينة والوقار في أهل الغنم والفخر والخيلاء في أهل الإبل. فرماو وشبي صلى الله عليه وسلم آكسيك إنيتشني مياه. طبعا شرح شافر كردن علماء بعض فرماو شانيك قوشتو مياه فرورو طبيعة جنرما بعض فرماو شانا آكسيك شواني كرو يعني منطقة كرش ميش نفرتريني آكس طبيعة جنرم ترى هادئ ترى سكينة وقارش قورة ترى آیا گەچەکە وشتر چەنەشە وەی کردیۆنە و خزمەت کردیۆ چ ئاکەسە شوانی شاکەرەوە چ چەنە ژوەرۆ جۆرە لوت بەرزیشا چەنن وەشاما دەسۆ چەنی وشتر صفەتەوە و لوت بەرزی چەنن عینن چەیشانە دروست بوو صفەتە نەرمەکە و ئاژەڵەکەی واچ مەیەکە چەینە دروست بوو ئێمە ئیماندار دیقەت دەیدێ ئەگەر ئەپێسە چەنی ئاژەڵەکە صفەت و ئایشا بێ پێی ئێمە ئەی چەنی ئینسان عالەکە جمێ چەنی صفەت شا مەگێرمێ پەوچی پیا خاسەکێ فرق سەشاکردێنە سەر و گۆشت و حیوانەیە کە وەریش دائما زانە چێژ وەری صفاتەکەش نەقڵێ باپەی تۆ چەنی ژیوی صفاتەکە نەقڵێ باپەی تۆ جاریشانە هەن کەسێوە تەیرێەوە وەی کەڕ و ئی تێرە جۆرەجە دڕندەیش چەنەن صفەت و تەیرەیە وردەوردەمە بەبێ ئینە بەوێش زانە إنجا بين إنسان وأجله وندروز بو أي بين إنسان وإنسان نتشج دروز بو تجواني وتجمالي والنقل كلمة بيكتري ورو أنا مجلس الصالحة قد شغل نكردي مجلس خاصة قد جناز دي يا جوانا درس ما تريو يا جوانا كلمة وخير يا جوانا زاني مسلمان وفرعال هن إلا هلو سردانش كر رنجا بدي دم وسميج بتشن اللحظة وتشن أخلاق عالي بيتو ورو أنا إفرمايشتي پیغمبري صلى الله عليه وسلم إرشاد فرق قورو إما كرو أيج أنا أجر صفتي خرابة وبيبنال علاج نبي بزانك يا صفة خرابة شنيا لو أنا يجلا الرفيق كابا أنا بو صفة شنيا شني فرتو رني شني كسي نرمي جلا فرق سكري شني كسي وكم دويبة ورد صفتك أي نقل بونو ما بيتو إنش بيامي وفرق قوران بي إما كتاومي أخلاق ناشينك ويما شني وشوي سكاما بيه وقردما ببركته دس الجمعي خوي قال أخلاق خرابة كان نازون أخلاقي خاص بارد لإما دعوة كرم جزاته باكو پروردگاری تشش أخلاقي خاصة دلإما نبازو شو زيالش كرو تشش أخلاقي خرابة دورج زو علاج ما كرو وأوصيكم أيضا بالصلاة والسلام على رسول الله حيث أمر الله تبارك وتعالى في محكم تنزيله قائلا إن الله وملائكته يصلون على النبي يا أيها الذين آمنوا صلوا عليه وسلموا تسليما اللهم صل على سيدنا محمد وعلى آل سيدنا محمد وبارك على سيدنا محمد وعلى آل سيدنا محمد
كما صليت وباركت على إبراهيم وعلى آل إبراهيم إنك حميد مجيد. اللهم اغفر للمؤمنين والمؤمنات وللمسلمين والمسلمات ولمن أنشأ هذا المكان. اللهم أعز الإسلام والمسلمين وأهلك الكفرة والملحدين. اللهم انصر من نصر الدين واخذل يا رب من خذل الإسلام والمسلمين. اللهم آت نفوسنا تقواها فزكها أنت خير من زكاها أنت وليها ومولاها. آمين آمين والحمد لله رب العالمين. أقم الصلاة يرحمك الله.